شوربي شوربي جوال شوربي وغلامي خاشي نبي وغلامي خاشي نبي قتولتك من نبي نبي أنا داني عربي قتولتك من نبي نبي أنا داني عربي نبي أنا داني عربي أجاوب الله شوربي أجاوب الله شوربي 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 أجاوب الله شوربي أجاوب الله شوربي شوربي أجاوب الله شوربي أيني أخاكم ئەماش چوارگەز خامەکە و چی تریش؟ بیمۆسیاقە و دووکە لە شەکریشم بێری. دووکە لە شەکر زۆر چاکە. ئەماش دووکە لە شەکرەکە. سەلام عەلەیکوم. ئەی عەلەیکوم ئەسسەلام و ڕەحمەتوڵڵا ئەفراسیاوبەک فەرموو یاخوا بەخێر بێی. خوا خۆشکە میرزا. خێر بێی بەگم. عەمر درێژ بیت. ئەوە دوێنێ دیار نەبووی ئەفراسیاوبەک. ئەی گوایە پێم نەوتیت. چی؟ چوین بەبیر قایمقامی تازەوە. وەڵڵاهی ڕازەکەی چەند زەینم شۆر بووە. توخوا بۆچی ئەفراسیاوبەک جەنابی گەیشت؟ بەڵێ دوێنێ ئێوارە لەگەڵ یا هاتین تا ماڵ مدیر ماڵ. لەوێ دانیشتین میرزا تا درەنگ قسەی خۆشمان. قسەکە لە دەم تا بە شەکر بێ. ئادەی ڕەحمان بەڕێ ئادوو چامان بۆ بێنە باوەژیان. توخوا قسەم بۆ بکە ئەفراسیاوبەک. قسەی چی بۆ کە میرزا خەمی؟ ئەی گوایە خۆ ناچی بۆ بەخێرهاتنی؟ چۆن ناچم بێ قەزابی چۆن ناچم ئەمە کەی قسەیە؟ بەس ئەرێم با پیاو بە نەشارەزایی ملی ڕێگا نەگرێ. براجان کە لە شەکرەکانم نادەیتێ. ڕاوەسە کاشی خۆم ڕاوەسە پەلەمەکە. توخوا ئەفراسیاوبەک پێ نەوتم ناوی چییە؟ عەرزت دەکەم ناوی عەبدوڵ ساحیب بەگە و کوڕی عەیانێکی سلەیمانیە و برایەکیشی لە عاسیمە کاربەدەستێکی گەورەیە. بەڵێ دنیا دیدەشە. بەمەزەنەی عەقڵم خوێنی لەو فەرەنگستانە تەواو کرد. ئەلحەمدولله بەخوا باش بۆم قەزایەمان نەسیبی کەوتە زاتێکی نەجیبزایی وەک ئەم قایمقامە تازە پێگەیشتووەوە. جا ئەوە پشت بەخوا ئەو کابرایە دەرنامێنێ لەم قەزایاتی مارینەکە. توخوا وەک تێش گەیشتم و لە قسەکانیا دەرکەوت. تازە زاوایە. مبارەکە. چیتەوە؟ میرزاجان پیاوێ خاسووە. منیش ڕایەکە و حساوەکەم وەکە. ڕاوەسە کاشی خۆم ڕاوەسە تەحەمولێ بێ. تۆ تەماشای ئەم جووتیارانە ناکەی چەند کەم تەحەمولن. ئێستا باوکم دووکە لە شەکر مهمترە یا قایمقامێک. ئەم جارێم ئەفراسیاوبەک منیش ئەم دوانیوە ڕۆیە لەگەڵ باقی کەسەبە و توجاری شارە خۆمان سازەکەین و ئەچین بۆ بەخێرهاتنی پشت بەخوا پێوقومی ئەو کابرایە خێرە بێ. بەس پێن نەوتم بەگم ئەو پیاوە ئەمڕۆ دەوامەکە؟ نەخێر ئەمڕۆ لە تەک کاربەدەستانی قایمقامێتدا ئەچن سەر لە دایرەکانێ.
خوا گەنجێکی گورج و گۆڵ و خوێنگەرمە. وابزانم ئێستا سەر لە مەکتەبەکایە. بڵێ جا بەندە شکر سەتار نەزمی بۆ سیفەتەی مدیری ئەم مەکتەبەم و لەم ڕۆژە پیرۆزە کە مصادفی 26 مارتی 1956 بە کەماڵی سرورەوە خۆم بە مشەڕەف ئەزانم کە بە ناوی خۆم و باقی معلمین و تەلەبە و ئەولیای ئوموری تەلەبەوە بە خێرهاتنێکی گەرم و گوڕی سەعادەتان بکەم و هیواوارم لە سایەی حکمت و حسنی تەدبیری سەعادەتانەوە شارەکەمان ببێ بە قەزایەکی نموزەجی لە سەراسەری وڵاتدا. ئەبێ جا حەز ناکەم ئەم فرسەی تەشریف هێنان و ڕووناکردنەوەی ئەم دارولعیلمە بە هەدەر بچێت. بەندە ئیقتراح ئەکات کە تەوجیهات و نەسائحی خۆتانمان پێڕا بگەێنن تا ئێمە ژموو بەم و تەنفیزی بکەین و بەرەو تڕەقی بچین. وەڵاڵێم ضروریە تەلەبە بە چاوی ئەولادی خۆتان تەماشا بکەن. مەسەلەن تۆ بەڵێ خۆت تەقدیمی سەعادەتیان بکە. عەبدوول محێدین تاهر. عەبدولەفەنی ئێستا تۆ نیوەی معاشەکەت بۆ مناڵەکانە سەرف ناکەی؟ نەخێر. یعنی شتێک لە نیوە زیاتر یان کەمتر؟ نەخێر نەوەڵا هەر یەک پولیان بۆ سەرف ناکەم. ئاخر نابێت. چۆن نەبێت؟ آخر قوربان بەندە نە ئەولادی هەیە و نەژنم هێناوە. یعنی تۆ نا ئەو معلمەی تر. فەرهادەفەنیە قوربان ئەویش هەر مجەڕەدە و نسفی دینی تەواو نەکردووە. زاتەن فەرهادەفەنی شاعرێکی مەجیدە و وابزانم قەسیدەیەکیشی بۆ تەبریککردنی تەشریف هێنانتان داناوە. قەسیدە؟ قەسیدەی چی؟ قەسیدەی وا ننووسیوە. ڕاستە من جارجار شێعرە نووسم بەڵام مهم نییە. مهم نییە. چەند تەلەبەتان هەیە؟ والله بە عەدەدی مەزبوط ئەگەر یەک لەحزە ڕوخسەتی بچووکی خۆبەی مراجعەی ئەزابیری ڕسمی ئەەکەم و عەدەدەکە بە دەقیقی عەرز دەکەم. مراجعەی ئەزابیری ناوێ شوێفەنی 100 تەلەبەن بەسەر 500 پادابژن. فقط ئەم سێ معلمەن؟ ئیتر جەناب و تەسەوری ئەو ڕەزالەتە بکە کە ئێمەی تیاین. تەنها سێ مامۆستا ئەتوانێ فریای 5 سنف و 100 تەلەبە بکەوێ. خوا ئەمە هەڵەگرێ؟ وەلێ ئەم نەقسە تەسیری نییە بۆ لەسەر ئیخلاس و لە خۆبردنی معلمین. مدەتێکی تر داواکەم ئەوە نە معلم نەقڵ بن بۆ ئێرە کە هەر 5 تەلەبەیە و معلمێکی بەرکەوێت. یعنی ئەم مەکتەبەی ئێمە 20 معلمی تیاوێ جا شتی وابێ؟ من وتم ئەبێ. ئەگەر ئەوە بوو من ئیجازەیەکی نۆمامی وەرەگرم. من مەشغوڵم ئەڕۆم. نامەوێ موشکیلەتان هەبێ. ئەگەر مشاغەبە بکەن لە سەرتانە نووسم. عقوبە وەرەگرن. بچووکتین گەورم بە دارمانە ئەوەی بە بەردمانە ئەوەی ئارەزووی سەعادەتتانە. چەپڵە گورە چەپڵە. ئای لەم فشەکەرە جا تو خوا لە ئەوروپاشا قوتابخانەیەکی 100 تەلەبەی هەیە 20 مامۆستای تیابێ؟ دەمە چی لێکەمە؟ ئای هەنێک گەمژەش پێمەڵێن عەول بۆ ئارەقە خۆیتەوە. باشە پیا و بەڕۆژ
چڕووچاوی ئاوا ببینێ و قسەی هەلەق و مەلەقی وا ببیسێت ئاخر ئەگەر شەوێ چارێکی ئارەق نەکەی بەسەریا خەول لێکەوێت خەڵکی لە شارانە چن بۆ سەیری ئاسک و تاوڵس ئێمەش چەقەڵ و کەمتیارێن بۆ سیرکردن چیان کرد دەک خوا ماڵتان کاول کاوەکو و ماڵتان کاول کردم باشە یەخوا دوژمنیشم مەحجوب نەبێ بۆ نەوعی ئیمڕە من مەحجوب بوو جا بۆ مەحجوب بوو شکرفن جا بۆ خوا نەخواسته هیچ بووە نا هیچ نەبووە ئەو زاتە گەورەیە تەشریفی هێناوە هاتووە بۆ بەسەرکردنەوەمان بۆ بەدرۆیخەنەوە بۆ ئەی درۆی لەگەڵا بکەم باسی ئەولاکا بڵێم ژنم هێناوە تۆ قوبوڵەکەی درۆی لەگەڵا بکەم سەریح بووی ها جایەجگاری بشێ وتایە دوای دەوام مەشغوڵی چاوباشقاڵیم لە کۆڵەنان بۆیە ئەم گوڵەمێخە گەزرم ماوە لێ خەموو کاتی دەوامیش خماری شەوم و تەلەبەکان بە بۆنی دەمم خەیاڵە بن بەی باشە جەنابە بووە لە خۆتەوە ڕێگوایە من قەسیدەمە بۆنی تەشریفێنانی قایم کامۆنووس باواش نەبێ کوڕی خۆم باواش نەبێ مجاملەی زەوات و ئەعیان واجیبە باشە چی لەکی دەچوو ئەگەر دوو بیت تەنها دوو بیتت دام نایە بە مناسبەتی تەشریفێنانی ئەو زاتەوە بۆ لە تو وایە شعر نووسین سەرخورانینە نا علم الفەلەکە بۆ وازانم فەرها دەفەنی ئەو کتێبە زلانەی تۆ ئەیان خوێنیتەوە هەمووی پێدەڵێن مەتحی ئەعیان سەرخوران نەها باشان ئەو زاتە نە گەورەیە و نە هیچ بچووکترین تەلەبەی سنفی یەک پەنجۆ دۆلەو تێگەیشت یاواش قسە بکەن یاواش قسە بکەن هەر و دیوار گوێی هەیە دەیت خوا بۆ منی سوود ناکرد بالخەمی ئێوەم نییە وایە کرد هەردووتانیان ڕاپێچە کرد و دەچێت دارە دانەڵزانن دەڕام بۆ من نێنراوەکەن بۆ بیبرەنەوە تخوا بێ قەزابی بە بەرمانەوە نییە هەڵسە عەو لەفەن هەڵسە باشی بەلای دەستەکانمانەوە تا ئەو زاتە گەورەیە عقوبەی نەیاوی هەڵسە ئاوەرە پاپی ئەڵێ چی ئەو ڕۆژە چی پیا بوو بەشی هەموو کەسێکەیە من نەبێ کامە بەخوا ئەوە سێوێک بوو بەشمان کرد تۆ ئێستا نەهاتە بووی کە هاتیشی داوار نەکرد ئیتر فەتای من چییە ئەیبە من ئەو ڕۆژە میۆژم بەش نەیەی بۆ تۆ وا ئەزانی درۆ ئەەکەم هەت ئەگەین نەسین سەر نەسین چییە ئەو ڕۆژەی سێوەکەمان خوارد پێسون هاتە بوو وات دارم نە بۆچی هیچ قەینا بۆ جارێکی تر ئەی لەوە جا بۆ خۆم وە دەکەی باشە ئێستا برێشکەم پێ ئەخۆی مشتی تۆ ناخۆم وتە برێشکەت بێنە ئەخۆم ئەوە چیەکەن مناڵان هیچ بۆ خوامان سۆفی سەعی ئەەکەین ئەم برێشکە تروکانش ساییە ڕۆڵەکانم ئێوە بەزەیتان بەمنا نایەتەوە ئەم باخچە گشتیە بە تەنها من باخەوانیم بەڵام هەموو ئەرچێکی لەسەر شانی منە دێوەشکێن بۆ ساییکردن نەختی ئاخەڵ بن کەشتە خۆن تۆکڵەکەی مەکەنە سەر هەرێزەکە ئاخر ناشکرێمان سۆفی کە شتێکمان خوارد واز لە سەعەکە بێنیم چی لە دەرەوە بخۆین تا تەواوە بێ من ئەوە ناڵێم مەلا بەدێن ئەڵێم چاو لە پاچیسکە ئەها چۆن تۆکڵی برێشکەکەی کردوتە دەستیەوە بەخوا من حەز ناکەم باخچەکەی پیس بێت ئافرین کچی ئاقل ئاوەرن ئومێد و هوشیار ئەوە بۆچی دوێنێ چون گوڵتان کردوتەوە ها؟ بەخوامان سۆفی چاتاقەیە گۆزوو ئێش بۆ دەستی ئەشاسەحە بوو مامۆستا شکور داوای لێ کردبووین کوڕی خۆم کەشتی وا ئەبێ وەرن بە من بڵێن من خۆم گوڵتان بووەکەمەوە باشە ئێستا لای باوکان یان لای مامۆستاکانتان شکاتان لێ بکەم چیتان لێکەن ها؟ خۆمان سۆفی جان شکاتمان لێ مەکە جارێکی تر ئەگەر تواکو پرست پێکەین باشە؟ ڕۆڵەکانێ من بە چاوی کوڕ و کچی خۆم تەماشایەوەکەم زۆرم پێخۆشە ئاقلانە بێن بۆ باخچەکە و سایی خۆتان بکەن و نێڵن کەس دڵی لێتان بڕەنجێ بەڵام خوا کە گەورە بوون و خوێننتان تەواو کرد و بوون بە مەعاش خۆر ئەم مامەبوونەی مامە سۆفی خۆتان بیر بچێتەوە چۆنمان لەبیر ئەچێتەوە مام سۆفی ئەو حەلە تۆ پیر ئەبی ئێمە بەخێوە ئەەکەین تا ئەو حەلە من بڕ ناکەم بێ باوکم سایی خۆتان بکەن ئەرێ من پرسیاری سێمی تەستی حسابم هەل نەکردووە هەر حەلیەکەم و غەڵەت دەرەچێ کەسان بەڕاستی حەسان کردووە
لەبەر دەفتەرەکەی من بینیسەرەوە هی من ڕاستە وەزیفەی کوردیشمان لەسەرە مامۆستا فەرهادی گوتی ڕستی شاخ و داخم بۆ بکەن بەڵام من قەڵەم بۆیەم نییە قەینەهات بە قەڵەمی ڕەش ئەبێ مامۆستا فەرهاد ئەوەنە ڕق نییە چی ترمان هەیە بۆ سبەینە واجبات واجبات سەعی ناوێ هەموویم لەبەرە لە ئەوەڵی ساڵی یەک دەرسە هەر ئەوەیە مامۆستا ئەو دووبارەی ئەکاتەوە ئێستاش لەبەر چۆن بە سبەینێ ئەڵێ چی یەتە ژوورێ لەسەر تەختەکە ئەنووسێ واجبات و ئینجا ئەمڕۆ ئەرکەکانی دەستگای دەوڵەت ئەخوێنی دەوڵەت دەستگایەکە لە ناو گەلەوە و بۆ خزمەتی گەل دێتە گۆڕێ کار و باری ناو کۆمەڵ ڕێک ئەخا و ئیش و کاریان سازەکە هەڵ ئەسێ بەکردنەوەی قوتابخانە و خەستەخانە و باخچەی گشتی و ئەم جۆرە شتانە هەروەها جادەیان بۆ قیتاو ئەکا بۆ ئەوەی هەموو کەسێک سوودی لێ ببینێ بۆ نمونە لەم شارەی ئێمە ئەم قوتابخانەیە کە کراوەتەوە بۆ ئەوەی مناڵی هەموو کەسێ بێت تیا بخوێنێ ئەو کەسەی کە بیمارە بێت نەخۆش ئەکەوێت ڕوو ئەکاتە خەستەخانەکە و لەوێ تیماری ئەکەن هەروەها بۆ نمونە لەم شارەی ئێمە باخچەیەکی گشتی بچکۆلەی جوانمان هەیە کە هەمومان هاموشۆیەکەین دڵمان بە دیبەنە شیرینەکەی و هەوا سازگارەکەی ئەکرێتەوە ئێی وەشیار ئەوە چیەکەی؟ ها؟ من؟ ئەڵێ چی مامۆستا؟ ئەوە خەریکی چیت؟ هیچ مامۆستا گوێم لە دەرسەکە گرتووە درۆ مەکە باشە باسی چی مەکرد؟ مامۆستا باسی ئەرکەکانی دەوڵەتە کرد ئەوە لەسەر تەختەکە نووسراوە من ئەڵێم باسی چیم ئەکرد باخچەی گشتی وایە بەڵام تۆ دڵ لای دەرزەکە نەبوو ڕاست پێم بڵێ کێ پێی وتی باسی باخچەی گشتی مەکرد وەڵام مامۆستا کەس پێی نەوتوم بەڵام درۆشتە لەگەڵ ناکەم لە هەواڵی ساڵەوە هەرم دەرسێ و تۆ دووپاتێکەیتەوە حرف بە حرفمان دەرخە خۆی لەبەر ئەوەی کتێبی واجباتمان بۆ نەهاتووە ناچارین هەر ئەم دەرسە بڵێینەوە بەڵام وا نەزانن کە ئەم دەرسە بایەخی نییە ئەم دەرسە زۆر زۆر گرنگە و مهمە بۆ نمونە ئێوە کە ئەچن بۆ باخچەی گشتیەکە کەس ڕێتان بێگرێ ناکرێت سەعیدیا ناکەن و سوودی لێ نابینن کەواتە ئەمە یەکێکە لە ئەرکەکانی دەوڵەت بۆ لەمە و پێش ئەمەم بۆ باس کردوون دە باشە جارێ بۆ خۆتان سەعیدیا بکەن دەرسەکەی تر لێتانە پرسمەوە هنار هناري أحمد لو كنت سوسير تكلك برلا لو كنت سوسير تكلك برلا ئێ قالانە پێونەوتم بۆچی ئەمڕۆ ئەمەنە کەیف و سازە بەخوا وەستا قسەی خۆمان بێ من دڵم بەم قایم خەمە تازێ زۆر خۆشە بۆچی؟ وەڵاهی بڵێم چی خۆ نەدیمەوە نەیناسم
کەواتە کاتێ دڵێ پێی خۆش بێ کە گوزەرانی تۆ خەڵکەکەی چاک وەڵاهی وەساژیان ڕاستە وایە بەڵام چی لە گوزەرەمان خۆش ناکە لەخۆتەوە تفەنگ بە تاریکەشەوە منێ زایم چۆنە بێ قەیلاکە وەساژیان هەر باشە من دڵم پێی خۆشە یاخۆ هەموو کەس دڵی وەک تۆ خۆش بێ قالانە خەر بەخوا مرە ئەمر کە وەستا زاڵم ئەمر نەکە ئەڵێم تۆ ئەڵێ چی بۆ چییە فەرمون وەستا بۆ ئەم قایم قامە تازەیە وەڵام من ئەڵێم ئێمە کارمان نییە بەسەر پیاوی گەورەوە دێزگار ئەوە نێش گۆشەگیر مەبە تۆش شتێ بڵێ وەڵام من ئەڵێم خوا سەرمان سەلامەت کا و دینمان مەحفوظ کا ئەوی تری ئاسانە ئای کە ئاسان نییە خەر بەخوا مرە قڕ بێنە خواقەوەتان بە ئای بەخێر بێ یاخۆ عەولەفەنی یاخۆ بەخێر بێ چۆنی وەساوەیسی خوا چاکمان بۆ بکە ئەوە لەکوێ بووی عەولەفەنی بەم ئێوارە وەختە بەخوا چی بکەین ئاوا پیاسەیەکی برنجیمان کرد بە ناو شارە دەی شەرم مەکە بڵێ لە مێبازی و چاوباشقاڵی بوو وایە گیانە ئێمە ڕابێنین باشە عەولەفەنی بۆچی ژنێک ناهێنیت و بەخۆ بەحەویتەوە وەڵا بڕیارم ماوە ژن نێنم جارێ تا مەعاشەکەم ئەبێ بە پەنجای ئەسڵی جا و کاتە عمریش ئەبێ بە هەشتای ئەسڵی و کەمکی ژنهێنانە نامێنی ژنهێنان پیرۆز بە تۆ بێ ئێستا ڕۆیتەوە ئەممەنە قسەی بۆکە ئەممەنە قسەی بۆکە تا مێشکێنێتە ژە کێ کۆنچەی ژنم دڵێ بەخۆ خۆش نەبێ ئەم چەند ڕۆژە منیش وەکتۆم لاتۆتەوە ئێستا منیش بێژنم بۆ خۆ نەتۆراوە نەوەڵا وا دە سەعاتی نزیک بۆتەوە نردووەتەوە بۆ لادێ بۆ ماڵی باوکی بەم زوانە براو ئەبێ بە باوک نۆبەرەیە بەڵێ پیرۆزە ئەی بۆ قسە ناکەی کوڕی باش دمەزەمە لە ئارایەوە چەند ڕۆژەکە ماڵەوەتان لە بەردرگاه نابینم بۆچی عەولەفەنی تۆ مژ لە خۆنچەژەیت ئەی بە وەساوەسی قسەی وا مەکە من ێژگار ئەوە نەبێ ویژدان نیم خۆنچە وەکو خوشکم وایە بەڵام خەتای منە مەرحەبای تۆ نا دانیشە سحبەتم لەگەڵ کردی بە ذاتی خوا بەسەری تۆ باتەم لەگەڵا کردی پێم بڵێ قایمقامە دی دیم چۆن پیاوێکە کەرپیاوێکی بەدەعیە و لوود بەرزە گوێ لێ قالانە دڵم لادەوە ساژیان عەولەفەنی گوێ بگرە ئەم شەو ماڵەوەمان چۆڵە چارەکە ئارەختە و هەڵگرە وەرە بۆ ماڵی ئێمە مەزە لەسەر من بەڵام تخوا بە فرادەفەنیش بڵێ کتێبی لەگەڵ خۆیان بێنێ با نەفتە شیعرمان بۆ بخوێنێتەوە باشە بە ئەبزانی چۆنە بێت عەولەفەنی دڵ لە دڵ نەی خۆش بوێت لەبەرەوە ناکە قازانجی نییە بەڵام تخوا بەس نێ وەکو هەندێک کەس زەرەری نییە تۆ و فەرهادەفەنی کتێب خوێندنەوەتان پیرۆز بێ من تەبیعەتی خۆم بۆ ئێوە تێک نا خۆتی بەڵێ هات و چاوێکی بە بازارەکە ژێرا سەری ڕۆت بوو بۆچی پوست و دەست و قۆڵیشی ئەوە چیتە ئەفراسیانەوە من ئەرێم سفور بوو تێگەم سفور معلومە لێم مەشارەوە ئەفراسیەوە بگلەوە ئەچێ بە دڵە نەبێ بەخوا میرزاوەتێم شارە تا ئەسە سفوری تیا هەڵمەکەوتووە ئەڵێم نەوە نا ئەفراسیەوە عاجز مەڵە لەوە ئەچێ تۆ مێشکی خۆتە کلیل لابێ ئەجینا تۆ ئەتەوێ ژنی کابرایەکی وا گەورە لەو بەغا عەزیمەوە ڕووکاتە ئەم شارەکەوەبووی ئێمە لەبەر خاتری جەنابە عەبایەکی ڕێژ با بەخۆیە منەوە ناڵێ میرزا ئەتەسمەمە دنیایە کچوو ژنی ئێمە چاو لەو بکەن و بەم ئاخری عمرەوە پەڵی سفوریمان پێ بگرن و تووشی پەرتەلێکمان کرد کۆرە لە سڵاواتی لێبە بێ قەزاوی سڵاواتی لێبە بۆ تۆ ئازانی دنیا بریتیە لەم شارەکەوەبووی ئێمە من حەقی کەسوکار و دەرودراوسی خۆم هەیە میرزا چی ماڵ بەسەر دنیاوە ئەجا باشە خۆ تۆ هەموو ڕۆژە لای قایمقامی ئێگە فەرم و پێی برێ باژنەکەی بە سفوری نەنێرێتە بازار کۆرە خۆیان کرد بە توی پەشتەماڵی خۆی نە لەسەر جاتە من ناخۆشی بەس تۆ پێم بڵێ جوانە ئەفراسیا وەک سوێنێ بۆ ناخۆ باوەڕێ بێ لە ژن ئەنگلیزەکان جوانترە
سوروسپی کەڵەگەج خڕوخەپان موقەترانی هەر چاوێکی بەخێ بنەژێ پیارێ بێ معلومە عالی زاتیشی وا گەورە بێ و خوێن شیرین بێ ئەمڕۆ ماڵەوە لێمە خزمەتی و مامونەبوونی لێ بکەن نا شتیوا مەکە ئەفراسیان بکە بۆ کاشی خۆم دوێنێ ماڵ ئێمە لە ماڵی مدیر ماڵ بووە و ژنەکەی مدیر ماڵ پێی وتووە گوایە ژنی قایقان دڵی بەم شارە ناکرێتەوە و شارێکی قەبزە ڕازەکە کاشی خۆم ڕازەکە ئەو لەو ناز و نیعمەت و سەفا و گەڕانە پەروەردە بوو بێت چۆن دڵی بەم کوێرەتەی ئێمە بێتەوە بەس تێناکەم جەنابی قایقان 15 نابێتە شریفی هێناوە هێشتا ژێری گەر نەبووەتەوە نازانم بۆشی چوو بە شوێن ئەم زائیفەیە ئەوە خستێنە ڕاحەتیەوە تێناکەم ئەفراسیان وەک تۆ کابرایشی زۆر سەیری قایم قام تازە زاوا ئەی کاشی خۆم خۆ ناکرێ هەموو ڕۆژێ واز لە ئیش و کاری ڕەسمی بێنێ و دابەزێ بۆ شار وەڵڵا وایە باوکم ناکرێ بەس ئەرێم ئەفراسیان وەک ئەم کابرایە بەم هەموو عەقڵ و عیلم و ئیدراک و فەلسەفەیەوە تۆ بری نەتوانێت سەرگەرمیەک بۆ ژنەکەی بڕەخسێنێ تا قەبزی شارەکەمانی پێ لەبی بەرێتەوە ڕسمی شوانێکم بۆ بکە نایکەم بەبەخیل مەبە ئەها ئەو ڕۆژە منیش دەرزی قسابەکەم بۆ حەلکردی کەرە دەسم وەک حساب نییە مامۆستافەران نەیوت نابێت کەس ڕسمتان بۆ بکات ئەی نەیوت ئەبێ خۆتان فێر بن ئەو توزانێتەوە بەت کردوم دەخۆت بیکە خۆ مامۆستافەران سفر بۆ کەس دانانیە ئاخری من نەشن دەرەچێت یۆ مێریە بەخوا ڕسمەکانی منیش شکلی و پقلیە کەچی هەموو جارێ مامۆستا هەش دەدەم بۆ تا ئەنێت زەی وەرە با حسابەکەی خۆمان حێلکەین چۆنن مناڵان دەستێک ماچ ئەەکەین مام سۆفی ئەوە هەر سەرقاڵی ساین ئەی چی بکەین مام سۆفی دە باشە ڕۆڵەکانم منیش فێری خوێنەواریکەن تۆ فێر نابی مام سۆفی تازە گەورە بووین نا یعنی ئێمە مامۆستانی کە بووین بە مامۆستا فێرت ئەەکەین باشە کارتان ڕاست بێ دە باشە گۆرانیەکم بۆ بڵێن گۆرانی سرود نابێ بۆ نا هەزار جاریش دەی باوکم دەی خۆیەواتن ئاواکەی چاند و گیر و شیرینە دەشتی خۆش و ڕەنگینە ئەوی کەوسەرە خاکی گاوهەرە بەڕ لە گوڵ و نەسرینە سەیرەنگەی بەهارانی سازەگەی نەرم و جوانی سەدڵ ئابێ حەیرانی ئاوی کەوسەرە خاکی گاوهەرە بەڕ لە گوڵ و نەسرینە وەتەن جاوی لێمانە داریگەی لە تەنگانە حەیفە بێتە لێرانە ئاوی کەوسەرە خاکی گاوهەرە بەڕ لە گوڵ و نەسرینە ئەم شوێنە شوێنی کوردە جێی قەرامان و مەردە لانەی شێری نەدەدا بەس ئەوە ماسە ڕۆڵەکانم کەل و پەلەکانتان کۆکەنەوە بڕۆن لە ماڵەوە سای بکەن هێشتا سەعیمان ماوە قەی ناکە کچی خۆم بڕۆن لە ماڵەوە سایەکەتان بکەن بۆچی بڕۆینەوە مام سۆفی خۆبیحەیمان نەکردووە دە ئەوە درێژدادر مەبن من پێتان ئەڵەم بڕۆن لە ماڵەوە سای بکەن باشە ئەڕۆین بەس پێماڵە لەبەرچی تااقەت لەمان چووە کچی خۆ من تااقەتم لە ئێوە نەچووە بەڵام ڕاستیەکەی ژنی قایم قام جوابی نردووە گوایە ئەوە چی ئەوە شتا لێرن دەرەوە یاڵا دەی تا سەر و دڵی مزرم پیارێکی شاول دەرەوە دەی پەلایان لێ مەکە ڕۆن بۆ نییە دەبکەیتەوە جەنابیشە بۆ دەرەوە دەی منیش بەڵێ جەنابیشە فەرموو آخر ئاوەکەم بەرە ئەوە ماوە کاگرمەوە فەرموو دەرەوە دەی لەو بینم
بۆ چۆچی بۆ باخچەکە. ئەمڕۆ ئەرکەکانی دەستگای دەوڵەت ئەخوێنی وەکو لە دەرسی پێشوا بۆم باسکردن و لەم دەرسا زیاتر لەسەری ئەڕۆین و لە دەرزەکانی داهاتووە زیاتر ڕوونی ئەەکەینەوە کە دەوڵەت دەستگایەکە بۆ خزمەتکردنی هەموو گەل دێتەکایەوە بێجیاوازی. وانییە. ئەوە چێ بوو ئەوە چێ بوو ئەو قسەی کرد؟ چێ بوو؟ پێم بڵێن. پێم ئەڵێن چێ بوو باشە، پێم ناڵێن ئەنێرم لە ژووری مدیر حەیزەرانەکە بێنن. هەر هەمووتان دارکاریەکەم. هەر کەسێک ئەو قسەیی کرد با هەستێ بڵێ من بووم لێی نام بەس با بزانم بۆ ئەم قسەیی کرد. مامۆستا ئەوە من بووم. کەواتە ئەو زمان درێژە تۆ بووی بێ سوونەفەنی؟ چاکە خۆم ئەزانم چی لێکم. ئەی تۆ نەوت لێ نایەم؟ دەفەرموو دەی چەنە بە بزانم بۆ ئەم شەکرێشکان. مامۆستا تۆ ناڵێ باخچەی گشتی موڵکی هەموو کەسە گەورە بچووک بۆ یە بچێتە ناویدا خۆی وان نییە. چۆن وهەنیە جانەوە؟ ئێوە هەمووتان ناچن بۆ باخچەکە؟ با مامۆستا بەڵام چی؟ کەس ڕێتان پێگرێ؟ بەڵێ دەریان کردین. بۆ بزانە بێحەیایی یا زرمەزلێ یا شتێکتان هەر کردووە بۆیە دەریان کردن. نەبەو خۆیان مامۆستا زۆر ئاقڵ بووین ناڵێن هیچ کەس بچێ یەکیان نەبێ. ئەو یەکەشەیە قەراڵی ڕۆمە؟ نەخێر مامۆستا ژنی تا قایمقام. ژنی قایمقام؟ ڕاست ئەکا مامۆستا تەنانەت مامۆستەی باخەوانیشان دەرکرد. یانی ژنی قایمقام ئیشی بە باخچەکە چییە؟ مامۆستا یەک بۆ پیاسە و بۆ گەڕان ئیتر کە ئەوێت ناڵە کەس توخنی ئەو نزیکانە بکەوێ. مامۆستا وەلیسێکیشی لەگەڵیە ئەو ڕۆژە شەفازلەیەکی لە بێسوونە. ئێستا شوێنمان نییە سەعی لێ بکەین ئەترسم مامۆستا ئەمساڵ هەموومان بکەوێ. یانی باخچەی گشتیەکە بۆ ژنی قایمقام قۆرخ کراوە؟ یعنی ئەو دێت ئیتر کەس بۆی نییە بچێتە باخچەکەوە؟ لەبەو قورئانە مامۆستا. باشە کە یەک زۆرە مێنێتەوە لە باخچەکە؟ تا خۆر ئاوابێ. ئەمە دەمێکە وایە؟ 4-5 ڕۆژ لەبێ مامۆستا. بە هەر حاڵ ئێوە مناڵن خۆتان لە ئیشی گەورەوە هەڵمەقورتێنن زمان درێژی مەکەن لەوانەیە وانە بێ. باوەڕ ناکەی مامۆستا لە تۆم پاشنیوە ڕۆی لەگەڵ ئێماوەرە ئیسەکە ناڕە گشتۆشە. ئاوا زۆر چاکە. یەم ئێوە بڕۆن ئالی ئابوەستن
منیش ڕۆم لێرەوە سەیرێکەکەم ئەگەر وا بوو ئەوە کارێکەکەم ئێوەش بشنەوە باخشەکە خۆ ئەگەر وا نەبوو مەگەر ئەو خوایە بۆ خۆی بزانێ چیتان لێەکەم باشە دەبڕەنێەوە دێ گرەخوە ئەمە زۆر لەوە جوانترە کە باسیەکەن ئەڵڵا ئەوەتەی عەول عەهولە شتی وا ناسک و نازاری نەبینیوە وەڵا بابە ئەمە نەک باخچێک حەقا هەر شارێکی بۆ چۆڵ کرێ بەخوا حەیاتە بیللا هاوتایم نەدیوە ئەڵڵا کە جوانە ئەوە چیەکەی مجرم ها شەرم ناکەی حیا ناگرێت نەزەری عایلەی منەکەی ها هەر ئێستا فەزڵت دەکەم هەی بێ ناموز بێ کەرامەت ئەوە من وتم باش بوو بە چاوی خۆم دیمێجینا باوەڕم ناکرد تۆ مۆزەفێکی چۆنە بێ بێدەبی بکەی هەر ئێستا حەبست دەکەم فەزڵت دەکەم دەربەدەرت دەکەم هەی داوێن پێی خۆم بێ ناموسی هەی دز جەلدا جبان بڕ ئەوە لەگەڵ منتە لەگەڵ تۆمە بۆ وازانی ئەم عالەمە داروبەردن غەدیان لێکەی هەی دز تۆ نەزەری عایلەی منەکەی کە توێشتا تۆ جوێنەی هەی وەس بانە شێنم ئەم باخشەی هەموو میلەتەکەیە هی خەڵکەکەیە تەنانەت ئەو مناڵانەش بۆیان هەیە بشنە ناوی هەموو شوێ بکەن بە چ مانایە قۆرغ کردووە بۆ ژنەکەی لە ژنەکەی خۆی زیاتر ناڵی کەچێتە ناوی من قایم خامم من گەورەی ئەم شارم تۆ قایم خامی لەسەر سرم بەڵام لە حدودی قانونە قانون پێ ناڵێ مڵکی میلەت داگیرکەی بۆ خۆت من خوێنت دەخۆمەوە ئەوەز شەپەش خوێنت دەخۆمەوە هەر ئێستا ڕۆم لە بەرزترین شوێن شکاتی لێکەم بزانە کارێکی بەسەریانم نەک بە قایم خام بە چاوشی بە لە دێژ ڕای نەگرن ئەوە بڕۆچیکە لێ سەختە لێم بگرە منی شکاتی لێکەم بزانە کاممان لەسەر حەقین باشە بزانە چی و بەسەرێنم ئەڵ دەفەنی وەلبەیتر قسەی زیاو نەکەیت ئەبڕۆ با چاوش بڕۆ دەرگای باخچەکەم بۆ داخە و کلەکانیشم بۆ بێنە بۆ قایم قامێت زۆر باشە ئەو لەفەنێ بزانە چی و بەسەرێ وەلبەیتر باشە باش وەرن مناڵینە وەرن هەچ کات ئێزرگای ئەم باخچێتان بەکراوەیی بینی پێپرس و ڕاخۆتانی پیا بکەن هەچ کەسێکی ڕێگەی پێگرتن وەرن بە من بڵێم بزانن چۆن بە شەقەلا هەلایەکەم پێگەیشتن یەڵا واه ئەوە من چیم کرد شتێکی چا کەس نییە بڵێ ئەولە فەنیشێکی خراپی بووە وەستاجان بەخوا ئەقلم نایبڕێ بۆچی قادا نەگیان وەستاجان ئەم شەڕی ئەولە فەنی کردوێتی شەڕی خۆتڕێنە جا تۆ بڵێ من ئەمەنە دەبەنگ بم پێم بڵێن ئەولە فەنی قایم قامە بەزێنێ شتیوانیە نا ئەی باشە پێم بڵێ چۆن ئەڵی کارێکی باشی کردووە
چونکە قالانە گیان عەولەفەنی لەسەر حەقی خەڵکەکە هاتۆتە جواب درۆکەم دوور لە تۆ دووەم ئەگەر ئەمڕۆ کەسێک نەبێت لەسەر شتێکی ئاوا هاواری لێڵسەیە لەوانەیە سبێنێ قایمقام پێستمان بگووری و بیکا بە پانی بەرز بۆ ژنەکەی ئەفسەون بیللا ڕازە لە هەمووشی چاکتر ئەوەیە ئەمە و دوویشی تری ئاوا چاوی خەڵکەکە ئەکاتەوە سبێنێک کە قەدرێکیان لێ کرا فێر بنووکو عەولەفەنی بڵێن نە ڕاستە بەڵام بەخوا قالانە گیان لەگەڵ ئەوەشدا هێشتا ئیشەکان مەترسی هەیە وەستا گیان ئەی چار چییە؟ چار نییە تازە تا ئەو پەڕیە بێ پشتی عەولەفەنی بگرین و ئەگەر بزانم فایدەی نییە جاخۆ ئێمە بۆ سوود و فایدە پشتی ناگرین بۆیە پشتی ئەگرین چونکە ئیشێکی پیاوانەی کردووە نەحلت لەو کەسەش کە بە حەقوتن سەڵەوەکە بەخوا وەستا گیان کارێکی ئاڵۆزە قالانە نە ئاڵۆزە و نە هیچ ئەمڕۆ کەسێک بێت بە ناحەق زلێ پێشێ بە ناودەمتا یا ئەبێ بڵێ دەست خۆش یا ئەبێ ناودەمی سوێرکەی تۆڵی چی خەلفە خوانرا بەلە فەرمووی وەستا وەڵا وەستا الحەمدوللا ئێمە حەقی هیچ لایەکیمان نییە وازیان لێ بێنە خۆیان شەرعی خۆیان ئەکەن قەی ناکە خۆ هیچ نەبێ ئەبێ بە دڵ لەگەڵ لایەکیان نابێت دڵ کام دڵ وەستا ڕاست دەکەیت بیرم نەبوو هەموو کەسێ هەموو شتێکی نییە شەرت نییە هەموو کەسێکیش دڵی هەبێ تەواوە هەردووکیان یەکتریان تێرجوێن کردووە مەسەلەکەیان گەیانۆتە ڕێزکەیەکی وا لێخۆشبوونی تیان نییە دوێنێ هەردووکیان چون شکاتیان لە یەکتری کردووە ئێوەش وەکو من چاوەڕێکن تا لایەکیان تیاچێ کە تیاچوون هات لە تەڕووشک ناپرسێ هەتا ئێوارە هاوار کەیت ئاگرە سوورە لە خۆم دوورە کاتێکی زانی لافاوی تیاچون تۆشی ڕاماڵیوە ئەرێ وەستا ویستم ئەمڕۆ عەولەفەنی لە شار هاتۆتەوە نازانم چی کردو بەچی عرضت دەکەم عەریزەکەم بە ئوسلوبێکی ئەدەبی جوان هۆنیەوە چی هەبوو نەبوو هەموویم تیا بەیان کرد ئەنجا خۆشم چووم مقابلەیەکی سەعادەتی مدیری مەعارفم کرد وەڵا کە جەنابی عەریزەکەی خۆنەوە و لەکەین و بەینەکە ئاگادار بوو وتی کوڕی خۆ تۆ بڕۆرەوە من کەفیل شەرت بێ ئەگەر حەقتم نەسن ئیستیقالە بکەم نا بەسەری تۆ خۆدرۆ ناکەم جەنابی وتی ئەگەر مەسەلەکە لێرە بۆم نەخرا بەلایەکە وعد بێ تا بەغانە وەستمەوە شەرت بێ لێ مەسەلەکە بە دڵی تۆ بخەم بەلایەکە جاوتیشی وتی مادام تۆ لەسەر تەلەبەکانی هاتوویتە جواب مانای وایە تۆ وەزیفەی ڕسمی خۆتی بەجێهێناوە قانونن هەچ کەسێ ڕێ بە تۆ بگرێ مانای وایە ئەبێ 6 مانگ حکوم بدێت جا تۆ بڕی بیکە عەولەفەنی وەڵا خۆ مامۆستا من تەنها بۆ پشتە سوور نیم من کۆمەڵی زۆر خزم و کەسوکارم هەن شتی زلن هەموویانم ئاگادار کرد خۆ هەم ناگرێ هەموویان وتیان تۆ حەقی نەبێ لەسەر ئێمە ئەڵێم وەلەو ئەبوو ئوسوڵەن مەرجعی خۆ نشکانایە و عەریزەکە بەڕێی بەندە بڕۆشتایە ئەڵێم نەک لەو ناحیەوە ئیعتیرازت لێ بگرن ئەم قسەیە یعنی چی شوکرەفەنی والله ئەمەم بە مدیری مەعارف بوتایە نەک لە مدیریە خستی ناخۆ بەندە دڵگران نییە ئەڵێم نەک لەو ناحیەوە بیانوویەکی ناچیزی پێ بگرن وەنیە فەرهادەفەنی وەڵڵاهی بڵێم چی شوکرەفەنی عەولەفەنی سەری هەمومانی بەرز کردوتەوە و منیش پێشێرکردنی تعلیمات بە شتێکی هەڵە نازانم مەگەر لە پێناوی سەربەرزیە بێت دەی خوا ڕەحم بە هەموو لایەک بکە ڕەحمی پێ ناکە لەت لە تێکە
شەق و بەقیەکەم ئەیکەم بەپەن کامیلەن حەقی خۆت مەڕووس لە ڕئیسی خۆی هەڵگەڕێتەوە هەرگیشتی هەرچێکی پێ بکەیت ئەس بە من ناکەم خۆم ناڵی وردی شانیە تا سەعادەتان ڕەحمیان پێ بکە خێڕێکی وەک ئەو بڕوا ناکەم کەسی وای ببێت خۆ مەزانم چی بەسەرێن ئەبێ وەک سەگ لەبەر پێمە بکەی و داوای عەفو بکە خۆ مەزانم بە چ دەردێکێ بەم بەڵام تۆ بەندە تۆ مدیرەونی بۆ بۆشی ناگری و لەسەری نووسی قوربان بێخەبەری لەو لەحزەیەوە عەولەفەنی ئەو جەریمەی کردووە بەندە پەیتا پەیتا تەقاریری سڕی لەسەر ئەنووسێ و ڕەفعیەکا بۆ مدیریەتی مەحاریف حەقیقەتەن من خۆم لێمت داوە تا نقطەیەکی زەعفی گەورە بەدەسەوە ئەوسا ئەیەمە بەرحەم لەو ئاسەواری نایەوەم نقطەی زەعف ها جا لەوەی کردی گەورەتر هەیە پێم بڵێ بزانم لە ئیهانەی قایم مەقام مخالەفەتر هەیە پێم بڵێ بزانم لەم مخالەفەیە مەکشوفتر بیستووە سەعادەتتان ڕاست دەفەرمێ وەلێ نقطەیەک هەیە هێشتا بەلای بەندەوە مبهەمە تا ئێستا تێناگەم بۆچی سەعادەتتان سەلاحیاتی خۆی بەکار نەهێنا و ساعەی وقوعی جەریمەکە لە زیندانتون نەکرد خۆ ئەتوانی ئێستاش ئەتوانم بەڵام حقیقەتەن بە خۆم وت عەبدوساحب معلمێ ناتوانیەوەنە چاو قایم بێ و قسەی سووک بە قایم قامێ بڵێ ئەگەر زەلامی زۆر زری لە پشتەوە نەبێ منیش وتم نەوەڵڵا باجی هەتێکی تەرەقوبەی بە داوام کرد لژنەی تاقیقی دروست بێ ئافرین بۆ خۆت و عەقڵ و تەفکیرت زاتەن بەندەش نەفسی زەنی هەیە ئای طەبیعی بەڵام تۆ پرسیارە بۆکەی هیچ قەتعیەن و قاتیبەتەن بەنیازی خراپ ئەم ئیستیفسارەم نەکرد بەڵام پرسیارێکی تر هەیە ئایا ئەو زەلامانەی لە پشت ئەو لە فەنیەوەن سەعادەتتان بەناو ئایا ناسێت ئێستا نەقە بەڵام دوایی ئاشکرا بێ المهم زەرەری بۆ پەسەکە نەبێت جا هیچی تیا ماوە میرزاغەنی گەورە بچووکی نەماوە معەلیمێکی لات بچێ بە گشت قایم قامێکە ئەوە تێی هەم تاوانی لەوە گەورەترم نەدیوە نەخێر ئەی تۆ داوێن پیسەکەی عەول بۆ نارێ ئەفراسیا و باک عمری گەماڵە پیرێکی هەیە شەو ڕۆژ خەریشی چاو باشقاریە و تەماشای عایلەی ئەموو ئەوە کات پڕ بەدڵ حەز دەکەم لەو ڕاستە شەقاما هەڵی واسن نا مەسەلەکە هەروە سادە نییە مەسەلەکە سێ چوار دیوی هەیە و هەموو کەس بە ئاسانی نایبینێ چۆنی تێوگەێنە ئەفراسیا و باک ئەوە بۆ هەفتەیەگە چێ ئەم فەرتەنەیە قەوماوە کەچی جەنابی عەول وەک بەرزەشی بانانە سوڕێتەوە بێ ئەوەی کەس پێی برێبەری چاوەکلی پێوەیە ئەمە بێ مەڵامەت نییە کاشی خۆم جا تۆ پیاوێکی عەقڵی میرزاغەنی چۆنی لێ تێگەیت تێوگەێنە ئەفراسیا و باک ئەرێن گوایە عەول برایەکی هەیە متەسەڕیفە ئامۆزایەکیشی هەیە نائیبە جا کاشی خۆم پیاو کە سوکاری وای هەبێ پشتێرە لە عەرس ئەی خۆ کە سوکاری جەنابی قایم قامیش هەمووی کار بەدەست و دەزڕۆیی ون وەڵاهی برێم چی خۆ ئەول کە سوکاری لێرە نییە تاوەکو من بزانم ئەسڵ و فەسلی چۆنگەریە جاوایە ئیتر یاریەکە گەرم بۆ ئەفراسیا و باک هەرچیش نەخشی هێنا عەوافی سلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام دێوانە هەموو لای ساغ و سەلامەتن مناڵەکان ساغ و سەلامەتن ئاغاشن چۆنە خواغی مانە باتێ دیوانە ئێوە چۆنن لە سای خۆسەری بە گۆفرە خاسیم تۆ چۆنی میرزاغەنی خوا چاکمان بۆ بکات دێوانە خوا چاکمان بۆ بکە برێ بزانم ئەوە لە چیە گەڕی وەڵا گەرەکمە هەنێکە نوپەر بسێن و بڕۆمەوە بۆ ئاوایی کە چوویتەوە بە شێخ جافری سەرکار بڵێ بێ وەلام کاری زەروریم پێێتی وەبان گلێنەی دیەم بەگم وەبان گلێنەی دیەم دێوانە برێ بزانم دەم و باسی لای ئێوە چییە وەڵا میرزاگیان خۆتان خاستر ێزانن چۆن تێناگەم دێوانە
ئەی باز ئەو شەڕز دێرە قەومیاگە گەورە و بچووک هەر بازەوەکە چۆنی بازەکەن وەڵا برایەژن قایم قام لە ئیسلامەتی لایداگە ئافرەتێ سەر و قۆڕۆتی هاوردەگە وە ناوشارە گێڕاوێسی و قڕێ خوێنگەر بوو لە خواترسیش ئەبێ دینەی قبول نەکردگە و پەلامار قایم قامی داگە و جەستەی کردگە خوێن وەڵا کە بەغا ئەمەوە ویستێتەوە زۆر مەلمون کوڕەوە وێ و خەڵاتیشیەکە جا بەگە من ئەمەم بیستە نازانم جەناوتان خاستان بیستە خراوتان بیستە وانە لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله کوڕێ و لە خۆتانەوە قسەی وا بۆ هەڵەبەستن ئەختان چییە بەسەرەوە نابێ بزان لەڵێن چی والله وبالله وتالله ئەگەر ببیستمەوە جارێکی تر باسی شتی واکەن بە قەبری باوک منێرم دادکاریکەن خۆر بێدەنگ نەبوون خوێنتانەکەمە کاسەوە تێگەیشتن وەرە حلمە بێ ئەفراسیاوەک حلمە بێ بێ قەزابی ئەمانە نەفامن وان بردوۆتە مێشکیانەوانێ ئابرێ بزانم دیێوانە چی و پێویستە هیچ بەرا کارم هەست دەیسا ماڵاوە ماڵاوا بێ دەفەرمودی ئەو مسکێنەکانێ بێت خۆزگەم زانی چ بەراز باوکێم قسەی بۆ لەو ئاڵجێڕاوەتەوە خۆزگە ئەفراسیاو بەگ ئەمە دنیایە دنیا هەر کەسە ئەبێ سەری خۆی بقەورێنێ ئەوە تا ئەمان یاوێنەتە پاڵ ئەولەفەنی تۆژ یاوتەتە پاڵ جەنابی قایم خام تۆ لەسەر کام لایت وەڵا من لەسەر ئەو لایەم کە شایەکەمان بۆ سازەکات باشە تۆ ناوی بن بردوزەرەوە ئەگەر کوڕ بوو ناوی بنێم چی بەڵام نازانم تۆ خۆ حەزە لە چ جۆرە ناوێک ئەوە ناوێکی کوردی سوکەڵی خۆش ناوێکی کوردی سوکەڵی خۆش ئەگەر کوڕ بوو ناوی بنێ ناوی بنێ ڕەنج ڕەنج ناوێکە بەدڵینە ئەگەر کەس بوو ئەگەر کچیش بوو ناوی بنێ ڕەند یعنی شۆخوانیە بەڵێ وابزانم ئەم ناوە لەگەڵ ناوەکەی تریشە ڕێکەوە دەم خۆش مامۆستا خێران جامە کە مناڵەکەمان بوو یەکی دەم دوو ناوەنەی لێنێ ئەوی تری شەخینە دەخیلەوە بۆ ئەوەی کە لە پاشی ئەمێ خۆش ویوەستنەوەیسی ئەوە چێ زۆر دڵێ بە مناڵی خۆش بێت جانە حەقمە ئەوەتی من بیرم بێر کرێکار بوو هەزارە خانوبەرەی جوان و ڕێک و پێک و پتە و مزا کردە سەر ئاوانی دەتخوا بۆ تەنها جارێکیش بام نەڵێ زیاکەمە سەر عالەمەکە پێم بڵێ تۆ چی زیاد کردووە شعری تازەت هەیە ڕاستەکەی شعرێکم بەدەستەوە بەڵام هێشتا تەواو نەکردووە شعرەکەش لەسەر ئەولەفەنی ئەرێ بەڕای تۆ ئەم شەڕی بینی ئەولەفەنی و قایم قامەگاتە کوێ من بایەغ نایم بەوەی ئەگاتێک کوێ من دڵم بۆ خۆشە سبەینێ ئەگەر وەکو تۆ بووم بە باوکی مناڵێ ئەوە پێڵێم ڕۆڵە باوکە هاوڕێی ئینسانێک بوو کە لەسەر حەقی خەڵکەکە چوو بە گشت لێی قافە لەوانەیە ئەوش پێ بڵێ باوکم هاوڕێی کەسێ بوو کە وەک تڕی بن گۆم ڕۆی بۆچی وەستاوەیسی نی تۆ جورئەتەکەی ئەولەفەنی کەسم ناکەی جاوە قسەیە من تا ئەو پەڕی پشتی ئەولەفەنیە گرت بەڵام تۆ باش بکەنەوە ئەولەفەنی لەوە ئەچێ بێ ئەوەی بەخۆی بزانێ لە پڕ توش بووبی هیچ ڕنگ ڕێژێکی بۆ ناوەکانی داهاتووی نەکردو با کارێکی زۆر چاکیشی کردبێت بەڵام سەرنجامەکەی ڕوون نییە من مەسەلەکە وەکو تۆ وەرناکەمەوە من شعری خۆمە نووسم شعریش حەقی بەسەر ئەم شیکردنەوانەوە نییە سبەینێ شعرێگە نووسم یان بۆ ئەو ئەولەی کە سەرکەوت و یان بۆ ئەولەی کە پێشایە من بەدڵ بیرەکەمەوە وەستاویسی بەڵام بە بڕوای من ئینسان بە کەلەی بیر بکاتەوە و بەدڵ شیعر بڵێ باش بەڵام ئینسان ناتوانێت بە کەلەی خەم بخوات ئەو مناڵانەی کە باخچەکەیان لە زەوت کراوە خەم باخچەکەیان نهاتەوە
حقيقة وضعك ئاڵۆز هەردوو لا هجوومێ هەردوو لا داشی بەهێزیان هەیە هەردوو لا مەواقعی حەساسیان گرتووە بەڵام مهم حەلەکە و ئەمن جوڵ وەزعیەتەکە ئاڵۆزتر ولو أم لا تهديد أكا ولكن مقابل مجال تهديدي هي ذاتا هبدو لا إمكانيات دفاعيان هي بلام دفاع دروزنية هي رجبردن باوكيان دي توش خوبة وضعيتك ئاڵۆزتر موضوعك لە تێگەشتنانە فیل مهدد لولا قڵا مهدد هەموو شتێ محەڕەزە بۆ تهدید بەڵام نە ئەمە شەترەنجە فەبێ لایەک بیباتەوە و لایەک بیدۆڕێت تعادل بدردي هیچ ناخوات دي كشمالي بسودة أم أتواني بكامل سهولة خوي درباسته شيخي سعدية فرمي توانا بود هر کسی دانا يا ربي خوال كاري بكي مقدما تيبكم كام لا ينظر أوي تريان غرقي هزيمتك سعادتي قائم مقامي يا علفني جوامارێ بەخوا میرزا تاو دڵم کرمێ بووە ئەو پانزە شەو بێم حادیسەی قەوماوە کەچی نە ئەم دەنگ نە ئەو دەنگ دەسڵاواتی لێبە بێ قەزابی سڵاواتی لێبە بۆ تۆ وا ئەزانی کەسیان دەستبەرداری ئەویتریانە بێت شتیوا هەر ئەقڵم نایبڕێ دەستبەرداری چی میرزا غەنی ئەو لە فەنی جگەلەوەی قسەی ناشرینی بە جەنابی قایم قاموتووە نەزەری حرامی بە خێزانی خەشی کردووە دەمادام وایە دان بە خۆت تا بگرە ماوەیەکی تر ئەتەقێتەوە ئەوسا لایەکیان ئەویتریانەکا بە کۆلارە وایە وایە بەڵام من لەچن و ئەو لە فەنی بینم گۆڵمێخێکی جیزلی لێخیە و بەم کۆڵانە نەخەرێکی چاو لەوە ڕاننا وەرکە باوەنگا ئاوسێت هەنیە جار وەما ئێ بە خەیاڵا بلێرم دوو خەنجەری لێن و حیاتی لەبەر ببڕن نا ئەفراسیا و بەک زیامەڕۆ پاش ماوەیەکی تر هەموو شتێک لا بێتەوە السلام عليكم. أي عليك السلام بارشاوش فرمو أمريكا برا قوري مني ميرزا غني ئەڵێم شوشەی پەنجەرە لا دەست ناکەوێ شوشەی پەنجەرە؟ بەڵێ نەوەڵڵا ئەی نەچووی بۆ لای مەولەی هەجیج؟ بەرەوەڵڵا چوومە ژنەی بوو چییە بارچاوەش خانووەکەیت؟ خانوو ئەفراسیاڵ بەک بۆ پەنجەرەمان ماوە شوشەی بە ساختیان مابێ بەدەست بەردەفرچەی مناڵەوە ئەمەش بەزمی کۆترباز مەسەلە کۆتربازی نییە ئەفراسیاڵ بەک ئەی ئەمە تەلەبەکانی ئەولەفەنی ناموبارەکن ڕقیان لە من هەڵگرتو وەزانن من نایڵم چنە باخچەکەەوە بەم ڕۆژگارە بەردەفرچیانە بە بەرد بە دەلاسی بە قۆچەقانی بەرد وەک تەرزا بژێتە ناحوشەکەمانەوە نازان چکە ئەی باشە کەسیانێ دەستگیر نەکرد دەستگیری چی میرزا غەنی هەر ئەڵەی جنۆکەن کەس نازانێ لە کوێم بەردانە هاو ئەگەر دەستگیر مەبوو بەخوا بەخوا باپیریم لە کەرێ کێشە بەڵام چی بکەم کەسیان ڕاستیم پێ ناڵێ خوان ڕەحمە پێ بکە بارچاوەش خوان ڕەحمە پێ بکە بلێرە بۆ شار لە شار شوشە زۆرە وای لێکم خوا حافیز خوا حافیز دەبێ
حافیزێ بێ چاو لێ ئەفراسیاو بەک بۆ 80 فەنگچی و هەبێ ئەتوانی ڕێ لە بەردەفرچەی مناڵ بگریت ئەمە دنیایە دنیا ئاگال لە خۆن نەبێ بەجێ ئەمێنی فەرموو ئەحواڵی فەرهادە فەنی خوا سەلامەتێکە شکرە فەنی فەرموو دانیش ساحب فەرمووی ئەڵێم چۆنی خراب نیم تۆ چۆنی لە سایی خۆسەری تۆ باشم ئەڵێمەوە چیەکەی خوێنیتەوە شەرم مەکە بەردەوام بە مطالعە زەروریە پڕ بەدڵ متەئەسیفم کە واجیباتی ئیدارە مەجالی مطالعەی خارجی بۆ نەهێشتومەوە ئەلحەمدوللا تۆ مەجالێ هەیە سەیرە شکرە فەنی تۆ جاران لە خوێندنەوەی من قەڵسە بووی من حاشا بەس ئەڵێم چۆنی چییە شکرە فەنی لەوە جێ شتێکت پێ بێ و ناتەوێ دەرشێنی ئەبەدەن ئەبەدەن زاتن سوالێکی بەسیتم هەیە ئەڵێم تۆ جگە لەوەی دۆستی نزیکی ئەولەفەیت لە عینی وەختە فامیدە و ڕەوشن فکریشی جا بەڕای تۆ کامیان ئەویتریانە بەزێنێ کێ جا مەقسێ قایم قام و ئەولەفەنی ئەبێ ئەولەفەنی ئەو ببەزێنێ ئەبێ چییە تۆ قسەیەک کە جێ بگرێ ئەڵێم کامیان سەرەکەوێ حەقە ئەولەفەنی بێ حەق حەق قسەی ناو کتێبە لە واقعی حاڵە ئەرزشی عانەیەکی قەڵینی آخر شکر فەنی منیش واقعی حاڵ بە عانەیەکی قەڵب ناکەم ئەی تۆ کە لە ئاستی واقعی حاڵە نابینای چی لە دەرزیە جەنابی شاعیر جەنابی شاعیر خەونە بێ خەون لە خەویشمە ئەو لە فەنی قایم قامی پەت کردو خۆی خەو ڕاستە تەفسیری هەیە و مجەڵەداتی لەسەر نووسراوە ئێتخوا خەو بەچی ترەوە بین خەو بە شارەکەی خۆمانەوە بینم بەڵام و ئێستای نییە بەڵکو گەورەترە پاک و تەمیزترە دڵگیرترە لەو شارە گەورە و پاک و تەمیز و دڵگیرەیە هەر عەبدوساحب بە قایمقامە نەخێر قایمقام وەستاوەیسی بە نایە نابێت نابێت وەیسی عەوامە و نەخوێنەوارە و جایز نییە ویلایەتی خەڵکی بێتە دەست بەڵام خۆی خەو بە عەکسەوەیە ئەی خۆت خۆم لە گوڵوگوڵزارێکە بینم هەموو جارێ ئافرەتێکی شۆخ و شەمی باڵابەرز یە بە میوان دوای ئەوەی کە ئەژەڕواتەوە دیوانێ شێعر لە پاش خۆی جێهێڵێ یعنی چی تێناگەم ئەی دوکانەکەی میرزاغەنی ماوە دوکانەکەی میرزا ماوە بەڵام لەوە ئەچێ خۆی بە ڕۆژانە ئیش بکاتێ ئەی قازانجی فرۆخت ئەچێتە گیرفانی چی قازانجەکە ئەچێتە گیرفانی ئومێد و پاکیز و شیار و نەسرین ئەو مناڵە بورتکانە نەبا بە ئەقڵم نای بڕێ خۆم زوو گوتم خەو بە عەکسەوەیە بەڵام هەر خۆشە ئەی ئەفراسیاوبەک ئەفراسیاوبەک خۆی نابینم بەڵام ڕەسمیشی گەورەی ئەبینم لە شوێنێکە هەڵواستراوە شوێنەکە لە عەنتیکەخانە ئەچێ خەڵکیەچن بۆ سەیری تۆ بڵێ ئەفراسیاوبەک
بەم ئاخری عمرەوە ببێ بە ئاساری باستانی ئەمە خەوە یا خەیاڵی پاش سێ چارەکە بەڵام دەی خۆی خەو بە عەکسەوەیە ئەی عەولەفەنی ئەو لەفەنی لەگەڵ ئافرەتێکایە لەوە ئەچێ دەستگیرانی بێ هەردووکیان سەر و چەپ شێک وڵە مێخەشیان بەدەسەوە تۆ واز لەمانە هەمووی بێن ئەی من چۆن نەبینی لە خەوتە بەداخەوە شوکرە فەنی تا ئێستا تۆم لە خەومان نەدیوە وەرە سەگ بابرا نەکەی بە مەرقەی پێغەمبەرە فوژم وەرە هەینا ڕەسەن پێم ناڵێ بۆچی چووی لە بێستانەکەی من کە ڕابێکا و دزیوە ها دێ قسە کە باسەرە نەبرم بۆ خۆی من نەبوو باوکە ئەی چێ بوو با پیرم بوو من چوزانم بۆ خوا گەورەیە من نەبوو ئەی بۆچی بیم کە ڕابێت زالە هەموو کەشکاتی لە تۆوە کرد پێت ئەڵێم تۆ ئەو تاکە پێڵا فڕێیە ئەوە فڕێما دەی خۆت ئەزانی باوکە ئەوەتی باخچەکە داخراوە نەیاڵە ناموشۆی بکەین ئەچین لە بێستانەکەی بیم کە ڕابێت سەعی ئەکەن ئیتر ئەو هەر ئێمە ئەبینە جاوا ئەزانی ئێمە دزیلێ ئەکەن بۆ مەلایکەتی ئێمەش نەبووین جا باوەڕی پێ بکەم باوەڕکە یان ناخەتە ئێوەشی تایە خەتا ئێمە بۆچی ئێمە چوین لە بێستانەکەی بیم کە ڕابێکا ومانەوەکەنوە ئەوە ناڵێم ئەگەر ئێوە هەوڵێکتان بێایە بۆی بچینەوە باخچەکە ئێمەش نەئەچین بەلای بێستانەکەی بیم کە ڕابێ ئەوە چیتە هەتی بۆ قسە بزرچێری تۆ ئەزانی ئەڵێ چی چاک ئەزانم ئەڵێم چی هەمووی خەتای ئێوەیە چاک گیرمان خواردەوە بە دەزەم باخچە گەشتیەوە ئەزانم چی ئەکەن چی ئەڵێن هەموو شتی ئاگایە قسەم وەیە بۆچی نازانم جەماعەتی ڕووتەڵە و جێرە شێوێن دەوری عەولیان ناوهانی هەیە بەڵام جارێ قسە ناکەم تا لژنەی تەحقیقی لە ئیش و کاری ڕەسمی خۆی بێتەوە ئەوسا ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان دڵنەوەی عەولی کردووە ڕۆژێ باش دەکەم بۆ هەروە گاڵتەیە باشە بەڕاست جەنابی قایم مەقام ئەوە ماوەیەکی دوور و درێژە ئەڵێن لیژنەی تەحقیقیەت وا ئەکاو ئەمە ئەکاو ئەوە ئەکا کەچی هیچ دیار نەبوو میرزا لیژنەی تەحقیقی گاڵتە نییە سەبر بێ بزانە چیەکە جەناب وەلەو بەندە بۆی نییە جورئەت بکاو تەداخلی ئیش و کاری لیژنەی تەحقیقی و واجباتی ڕەسمی بکات ولكن نەبوو ئەم لیژنەیە بێت و معاینەی مەسرحی جەریمە بکاو ئەقوالی مەجنی و مجنا عەلەیهی و شهود وەربگرێت من حەقم نییە لیژنە چی ئەکا نایکا عیلاقەم نییە مهم نەتیجەیە کڕەوەڵڵا قوربان زوومی ناکرد لە خۆڕای سەری ئەم لیژنەیە بێژێنێت ئەوڵێکی بێسڵ و فەسڵەوە ناگرێت حەق بۆ بنێرین ئەوەی تی هەڵەنەوەی تیاڵەن تایان کرد بەقام نا مراعاتی قانون و ئوسوڵ ضروریە بەڵام جەماعەتی عەولەنافەنی و برادەرەکانی ئەزانن ئەڵێن چی؟ ئەڵێن وەڵات جەنابی قایم قام لە قانون لایاوە و باخچە گشتیەکەی ئیحتیکار کردووە تو سەری خۆتان من قایم قامێکم حەقی ئەوەم نییە تەسەڕف بە باخچەیەکی بێنرخی ئاواوە بکەم قەی ناکە چاوەڕێیەکەم تا لیژنەی تەحقیقی تەواو بێ ئەوسا مەگەر خوا و خۆم بزانم چیەکەم ئازانم گەلۆم بۆ نازانم ئالەم دەقیقەیە مؤیدینی عەولەڵێن چی السلام عليكم ورحمة الله وبركاته السلام عليكم ورحمة الله وبركاته خواهی بکی بخاطری گەورەی خۆت و خۆشەویستی خاتەم الأنبیا محەممەدی ئەمین کاری بکەی عەولەفەنی پشتی قایم قامبا لە ئەرز و وشیاری کوڕم و ئەو مناڵە مەحسومانە بچنەوە باخچەکەیان و ئیتر لە بەردەفرکی کۆڵان و شەڕ و هەرای مناڵان ڕزگارمان بێ و سەرمان ڕەحەت بێ خوای دوعای ئەم عەبدە فەقیری خۆت قبوڵ کە چونکە هەر تۆی خوا ئامین ئەمن دڵێم یا ڕەبی کاکە ئەحمەدی سلەیمانی بێ بە یار و یاواری عەولەفەندی خۆمانی هەموو نەبین هاوبەشی خەم نەسووتین سەر تاپەدا خات و زین ناچێ
بولاي مم أروانا ناقا باشا أروانا ناقا باشا إيه ئەمسا لە شێ دەیوت چی؟ آخر میرزا پێشینان و تویانە قسەیان لە شێدیان لە مناڵ جەبا قسەکە بۆ تەواوکەم حەمسا لە شێ دەیوت گوایە عەول هەمشوو یشکەوتی تاریکە سەڵاکات ئێجا چییە؟ چۆن چێ میرزا من و تۆ هەموو ئەهلیەم شارە زانین کە ئەشکەوتی تاریکە سەڵات جنۆکەی هەیە حەمسا لە شێتیشی وت گوایە جنۆکەکان تەکبیری بۆکەن و فێریەکەن و پاپشتیەگرن ئاگینا عەول زاتیەوە ناکات لە خۆی بچێ بەگشت قایقامێکی گەورە و گرانە جا باوەڕ کرد ئەی بۆنە بە دووریە زانی کۆرە دەبی بڕەرەوانی ئەفراسیاو بک من ئەرێم تۆ لە گوێی گانوستوی بێ قەزاوی جنۆکەی چی و تەڕەماشی چی 100 ساڵ لەمەوە پێشەم قسەی و کردایە ئەمانوت ئامەننا بەڵام ئێستا ئەم قسانەی تۆ ئەیکەی لە قسەی جو ئاگردانە چێ یعنی تۆ باوەڕ بە جنۆکە نییە؟ جنۆکەی چی؟ ناوەڵڵا کە هەرچی جنۆکەی دنیا هەیە نەتوانێ ئانەیە بخاتە باخەری منەوە باشە تۆ ئازانی میرزاغەنی جنۆکەی چی شێکینە دانیشە سکە بۆ تۆ لێبات کۆرە دەبی بڕەرەوە بێ قەزاوی بیبڕەرەوانێ ئەوە ئەو لە فەنی خۆی هات سەمەکە السلام عليكم. أي عليكم السلام ورحمة الله عولفني فرموا أمريكا أوا أفراس يا وبرد بو جوابي سلامكم نايتو دەی نیازنیە نەختێژێنی ناشرینیش بێ مەبیت بەلەن نەبێ سەرەی تۆ ژێت بەزاتێکە زاتی خۆرە حلمە بێ ئەفراسیا و بەک کۆرە باوکم ئەولەفەنی تۆ پیاوێکی خوێنەواری بێ قەزاوی آخر میرزا من چی مود ئێستا ئەم خۆی کرد بە ئامۆزای قایم قام دەی جۆمارێ ئێستاش هیچ شتێ نەبووە فەرموو ئەولەفەنی ئەمریکا ئەو ڕۆژە هاتم هەنێ پاکەت و شتومەکەم برد بەڵێزام 660 بوو 670 بوو کەوتە لام هاتووم بدەمەوە بێنە دەفتەرەکە بەڵێ ڕاز دەفەرموویت حسابەکەی ئەولەفەنی ئاها حەوسە و هیچ لا نەماوە یعنی چی؟ تێناگەم بێ قەزاوی دەمێکە خۆ پاکردوێتەوە هیچ لا نییە کەی بوو وەڵا لە بیرم نییە ڕازەکەی وەڵاهی منیش ڕۆژەکەیم نەنووسیوە بەڵام خۆ پاکردوێتەوە دەی باشە چاکتر بە هەر حاڵ خوا حافیز خوا ئاگارێ بێت خوا حافیز دەبێ خوا باشە میرزا ئەمە تیوە زۆر قەرز کوێرە خۆتە زار جار ئاخۆفە بدە سەوڵتی شاو لەسەر قەرز بەڕاست قەرزەکە یاوەتەوە ئیتریانێکی میرزا ئەم بەزمە لە کەلەی یاوم دووسەری خۆشەویستە قەرزەکە لی دیفاری خۆ بۆ ناوەتەوە ئەنجا باواش بێت ئەفراسیا بەک چی تایە باشە پێم ناڵی چ دڵێکە بمەتیونە لەبارە خۆشە ئاخر ئەفراسیا بەک من ئەرێم فڕێ بە دنیاوە نییە ئەمە دنیایە دنیا شێ ئەرێ سبەینی ئەولەفەنی نابێ بە قایم قام پاشیز کچم پاشیزە بەڵێ باشە ئەڵێ چی ڕۆڵ ئەم قاقەزە لە کاکتەوە هاتووە بۆم خوێنەرەوە بۆ باوکی خۆشەویستم دەستەکانت ماچ ئەەکەم دەستی دایکم ماچ ئەەکەم چاوی مناڵەکان ماچ ئەەکەم سەلام لە خزم و کەس و کار و هەموو ئەوانەی ئەحواڵم ئەپرسن ئەەکەم باوکە گیان زۆرمان نەماوە بۆ ئیمتیحانی سەری ساڵ خۆشت ئەزانی ئەمە دوا ساڵمە لە دارمعەلمین جا ئەگەر دەرچووم و دامەزران ئیشەڵڵا شەر بێ بە یەکەم مەعاش سندووقێکی قەوالت بۆ بکڕم بۆ خۆ لە بەردەوام گوێ بگریت لە گۆرانیەکانی سەیاسکەر و مەلاکەریم بابەگیان زوو نامەم بۆ بنووسن و لە ئەحواڵی خۆتان ئاگادارم بکەن تکایە ئەم جارە کە نامەکەتان نووسی دەنگ و باسی
شەڕەکەی قایمقام و ئەولەفەنیم پێ بگەێنن بزانم گەیشتۆتە کوێ. چی؟ جا تۆ حەقی ئەو برازایەتە چییە؟ هاتیوە لەو کاتۆ باشی مردۆ لای ئێمەیە دایکم بەخێر. ئەو برازایەش تەلەبەی ئەولەفەنیە؟ بەڵێ وەستە جا لە وەختەوە کە نێڵن هاتوچوی ئەو باخچەیە بکەن ئەو منەڕە زۆر پەستە. ئەڕی دوێ ڕژاوە هەزار مەیمونی لاوە هەڵپەڕێنە بزەنایەتە سەرنی. باشە ئێستا تو ئەڵێ چی؟ هەموو ڕژە دوعاکە مەڵێم خوایە ئەولەفەنی سەرخی بەسەر قایمقامە و حەسیرمەیانێکی چاچی پێ بکەیت. چاو لێ تالوتی خۆ و باکرەکە نەچزا شتێکی خێریتیانەکە. فەرمومە من کەسیشم نییە تەلەبەی ئەولەفەنی بێ بەڵام لە ئەوە ڕۆژ و هەرمان قسەم کردووە. وەستا گیان هەموو کەسی وەکو تۆ بە هۆش و گۆژ نییە. وەستا گیان تا مزگەوت بچم. بۆ مزگەوتە چی؟ بچۆ. وەستا ئەم قالانێ زۆر مناوە خۆشی نازانی ئەڵێ چی. خەلفە خوان برا منیش مناڵم. ئەستەغفیرڵڵا من وان ناڵێم. مەرحەواتان لێوێ. ئای مەرحەبا سەرچاو خاڵ ڕەشت. یاخۆ بەخێر بێت. یاخۆ بەخێر فەرموو دانیشتە. بەخێر بێت. خوا عەفووکە. یاخۆ بەخێر بێت. ئەوە کەی هاتی؟ ئەمە تاوێکە. بارێ دارم هاوردووە بۆ فرۆشتن. گوێ درێژەکەم وە بارەکەەوە بردووەتە خانەکە. ڕاست هاتم وە لای تو یاخۆ بەخێر بێت. برسی نییە بنێرم نەفەرێک کە بابی چاکە بۆ بێت بەزیاوێ. نانم خواردگە دڵم ناوە. خاڵە ڕسوولگیان ئەحواڵێکی خۆچە نازانی. جا بۆ ئەوە هاتوومە قزمت. دوێشەوە ئامۆژنەیە. جوابی ناردوو بە خاوەشتدا. وتم چاس. وتیان خۆنچەی ژن وەستاوەی ژانگر توێسی. کوڕەیە کچە با عەرزێکە شەو درەنگانێ ئامۆژ بوو خاوەژنێ جوابیان ناردووتیان. ئەگەرس ئەڵێن ڕەسوول سبەیەکی بۆشە. با خەبەری بەرێ بۆوەس. کوڕەیە کچە سەبەرکە ئامۆژنێ ئەیوت. کوڕە دڵم شەقی برد کوڕەیە کچە. وەڵا عەزیزم هیچیان نییە بەڵام ئامۆژنێ ئەیوت خۆی دروست کاتەوە بۆ سەفەرێک. لەباری چوو؟ بەخوا ناخۆشە. چەنە دڵم بۆ مناڵە خۆش بوو. دەی خاڵ ڕەسوڵ دەردی تۆ ئامۆژنم مەڵێن بۆ ئەم جارە نا جارێکی تر بەڵام بەخوا ناخۆش. تۆ تەماشا خۆی خستە حاڵی زۆر. وەستا جوابەکە هاتەوە. جوابی چی؟ شەڕەکەی بینی ئەولەفەنی و قایمقامە. جوابەکە هاتۆتەوە. جوابی شەڕەکەی ئەولەفەنی و قایمقام هاتۆتەوە. ئەڵێن ئەلعانە لە سلێمانەوە کاغەز هاتووە هەموو شتە بڕاوەتەوە. چۆنی بڕاوەتەوە؟ کامیان دیاچوو حەق یا ناحەق. خۆشکۆ جەنابی قایمقام سەلامەتە. خوایە بەدڵی ئەو مناڵانە بێ. شێ لەسەرەوەیە شێ لە ژێرەوەیە. گەر بە قازانجی قایمقام شکا بێتەوە بیرازێکی چاک چاچی ئەولەفەنیەکەم حەقی بەرەو دوای نیەکەمەوە. کاکە حمەی شێخ هاوارە ئەولەفەنی ڕووزەر نەکەی. ئەوە چی بووە؟ چی ڕیاوە؟ چی بوو؟ نەتیجەی تەحقیقەکە بە کتابی هاتووە. ئەڵێ چی؟ ئەڵێ چی ئەولەفەنیان فەسڵ کردو و ئەمری فەسڵەکەشیان بۆ ناردووە. ئەمری فەسڵ؟ یعنی ئەولەفەنیان لە وەزیفەت دەکردووە؟ بەڵێ. ئێستا ئەولەفەنی لێیش. بەخوا ناخۆشە. ئەول وەرە سەر باقی هەموو خەمیەکەم خەفەتەشمان زیای کرد. باش ئێستا چیەتی بۆچی واکە؟ چیەتی هەرەوە چاوی بە ئەمری فەسڵەکەی کە و بە سزمانەیەک سەر هۆش خۆی چوو. ئەولەفەنی؟ 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 ڕاستە؟ ئەول ئای چیم بەسەر هات ئای فەوتا مردم نەمردوویت
نەفەوتاوی مەترسە نامری لە برسە شەرت بێرچێکم دەستکەوت لە تابیکەم بە دوو کەتەوە نامرێ شەر بێ یەک دەقیقەی تر لەم کاولوانە نەمێنمەوە شەر بێ جارێکی گر بە سەرداری سەری بیان دەکەمەوە هێزگارەوەنەش بێ غیرەت مەبە گوایە تۆ ڕۆژە لەبەر چاو نەبوو عەول هەموو شتێکم لەبەر چاو بوو تەنها فەسڵ نەبێت وتم ئەو بەڕیەگەر خەتاباریشم کەن بە ئینزارێ بە تەوبیخێ بە نەقڵکردنێ دەستبەردار ببن ئەی خزمە متەسەریف بوونایی بەکەوت هیچیان بۆ نەکردی درۆم کرد من کەسم نییە کاکی خۆم بۆیە ئەو درۆانە مەڵبەزوتم بەڵکو قایمقام بترسێت هەر بەڕاستیش ترسە ئەگەر ئەو درۆیانە نەبووایە دەمێ وسادیان کردبوویتەوە بەڵام باشە عەول ئەی مدیری مەعارف نەیوتە بۆ لەسەر تۆ ئیستیقالەکەم کەچی فەرمووەتانێ خۆی ئەمری فەسڵەکەتی ئیمزا کردووە ئەویش هەر درۆ بوو کە عەریزەکەم نووسی چون مقابلەی بکەم عەریزەکەی دڕان و کردمێ دەرەوە و قسەی ناشرینیشی زۆر پێوتم ئیتر منیش ئەو درۆیانە مەڵبەز وتم بەڵکو قایمقام بترسێ و دەستبەردارم ببێ و وازم لێ بێت هەر باش بوو هەر باش بوو گەرچی درۆ کرد کەم بڕی کرد بەڵام تا ماوەیە جێ خۆی کردەوە بەڵام عەول مەڕۆ بمێنەرەوە وەعد بێ من هەموو مانگێ نیوەی معاشەکەی خۆمە بمێ ئەڕۆم عەولە فەرمی ئەو خەڵکە بەبینینە دڵیان نەکرێتەوە لە بۆ دۆمەشانازیە و پەنجە بۆ درێژەکەن و ئەڵێن ئەوە و قارەمانەیە کە برسێتی هەڵبژاد و ناحەقی قبوڵ نەکرد ئەم قسانە دەردی من تیمار ناکەن من ئەبێ بڕۆم انفكاكك بتاريخ أمر قبل الظهر أنوسم قەینا کەمام ساڵە گیان ئەوە نەقورس نییە ئاخر خەجاڵە دەبوو یا ڕەبی عەمر کورد بن و خێر نێتە ڕێتانۆک و منتان تووشیەم گۆبە نەکرد وەکو نان بڕاوتان کردم تەواو فەسڵ کرام ئیتر بۆ لە کۆڵم نابنەوە مامۆستا ئەگەر بەهۆی ئێمەوە تووشی ناڕەحەتی بووی گەردنمان ئازاکە ئەگەر ئازادی کەمیانەی کەم تازە چی ئەبەخشێت تەواو ئەم دیارە پشتمان بۆ هێنای ئەمە چییە؟ تۆی مێخەکە توی بۆ شوێنەکەمێکی لێ بڕوێنە لە گوڵی نەبڕۆ نەبکەرەوە بیە لە یەخەت گەردوانیشت بە مێخەکەکەەوە کرد یاد ئێمە بکەرەوە من سپاسی دیاریەکەتانەکەم دڵیشم لە ئێوە نەڕەنجاوە ئیتر ئەبوایە ئەم کارەوە بوایە قسەی خۆشمان بێ من هێزگارەوە لە پەشیمان نیم بەڵام هەرچەندە ئەڕۆم و بەچێتان هێڵم بەڵام تکاتان لێکەم سەعی بکەن لە دەرسەکانتان هەڵ لە خوێندن جوا مەکەون بەڵکو ئەگەر ئێوە بوون بە قایمقام ڕێگە نێن هیچ کەسێ باخچەی گستیەکە داگیرکا بۆ خۆی ڕێگە نێن بەڵکو تاوا بێت تاوان کرێت باش گۆڕاگرن ڕۆڵەکانە بۆ مامۆستا ئەمە دوامی دەرسێتی پێتان بێتەوە کورتەی دەرسەکەش ئەوەیە ئێمە باخچەکەمان دۆڕان بەڵام ئێوەمان ئازاد کرد
ئەگەر سەرنج بن و ورد بنەوانە تای تەرازوی قازانجەکانمان زۆر قورسترە لە تای تەرازوی گیانەکان. ئێوە گوڵە مێخەکتان پێشکەشمەوە مەساکەتان کرد. بەڵام ڕۆڵەکانم گوڵە مێخەشی ڕاستەقینە خۆتانە. ئێوە ئەو گوڵە مێخەکەی کە هەرگیز سیزبوون پێی ناوێرێ کە بۆ ڕووبەرامەی قەت نابڕێ. ئێمەش گوڵە مێخەشی وەکو ئێوەمان هەبێ تەنانەت سەرتاشە بەردەکانی شەکەین بە گوڵگۆزە. Ay, mi amor.